Sunrise 12 Grammar and Functions Sunrise پۆلی 12 بەشی ڕێزمان و فانکشنەکان ئەرکەکان Unit 1 یەکەی یەکەم Students Book page 4 کتێبی خوێندکار لاپەڕە 4 Activity B چالاکی B بابەتێکی تێدا بەناونیشانی Giving Instruction or Giving Advice ڕێنماییکردن دوو شازمان هەیە بۆ ڕێنماییکردن Ask someone to do something داوا لە کەسێک بکەی کارێک ئەنجام بدات ئەگەر داوا لە کەسێک بکەی کارێک ئەنجام بدات ئەو شێوازە بەکاردێنین سەبجێکتەکە دەنووسینەوە کە زۆربەی کات you بەکاردێ یەکێک لەو دەستەواژانە بەکاردێنین have to, need to, ought to, should هەر چواریان بمانای پێویستە بەکاردێن had better باشتر وایە must دەبێت ئەگەر لە پرسیارەکەدا یەکێک لەوانە درابوو ئەو بەکاردێنین ئەگەر نەدرابوو هەرێکێکیان بەکاربێنین ئاساییە بەس must تەنها کاتێک بەکاردێنین کە بۆ خۆی داوای کردبێ بەدوای ئەوانەشدا هەموو کاتێکی infinitive دێت واتە کرداری ڕانەبردووی بە s و ing وەمە دەڵێین you have to stay here پێویستە لێرە بمێنیەوە you need to study harder پێویستە بەجددیتر سەعی بکەی you had better go to hospital باشتر وایە بڕۆی بۆ نەخۆشخانە شێوازی دووەمیان ask someone not to do something داوا لە کەسێک بکەی کە کارێک ئەنجام نەدات یان شێوازێکی نێگەتیڤە نەرێیە هەمان یاسایەکانی بەشی سەرەوەن بە شێوازی نەرێ سەبجێکتەکە دەنووسینەوە کە لێرەشدا زۆربەی کات youە don't have to don't need to ought not to پێویست ناکات یان نابێ shouldn't پێویست ناکات had better not باشتر وایە ئەو کارە نەکەی mustn't نابێت دوای ئەوانشدا بە هەمان شێوە infinitive بەکاردێت واتە کرداری ڕانەبردووی بە s و بە ing هەندێک جار لە پرسیارەکەدا نۆتەکە نادات بۆ خۆمان پێویستە زیادی بکەین کاتێک کە بزانین ڕێنماییکردنەکە بۆ کارێکە کە پێویستە ئەنجام نەدرێوەش لە مانای ڕستەکەیەوە دەردەکەوێت زۆری لە پرسیارەکاندا ئینفینیتیڤەکەی لە کۆتاییدا لە ناو کەوانیدا دەدات ئەگەر لە ناو کەوانیدا نەیدابوو لە ناو پرسیارەکەیدا بە دوای دەدەگەڕین و هەندێک جاریش پێویستە بۆ خۆمان ئینفینیتیڤ زیاد بکەین نمونەکان یەکەم Tom is going to the airport Tom دەڕوات بۆ فڕۆکەخانە give instruction ڕێنمایی بکە use take your passport بڵێ پاسپۆرتەکەت لەگەڵ خۆتدا بەرە سەبجێکتەکە دەنووسینەوە you هیچ یاسایەکی نەداوە کە بەکاری بێنین بۆیە هەر یەکێکیان بەکاربێنین هیچ جیاوازی نییە دەتوانین بڵێین need to have to should لێرە دائما need to مان بەکارهێناوە پێویستە لە ئینفینیتیڤەکە تا کۆتاییەوە دەینووسینەوە take your passport you need to take your passport پێویستە پاسپۆرتەکەت بەریت دووەمیان your friend's bag is stolen پاسکیلی هاوڕێیەکەت دزراوە give him an instruction ڕێنمایی بکە use should بەکاربێنە یاسای should and وەو دەستەواژەیەش call the police تەلەفۆن بۆ پۆلیس بکە کە بە ئینفینیتیڤ دەست پێ دەکات لێرەدا بە هەمان شێوە لەبەرەوەی ڕێنمایی برادەرەکەت دەکەی you بەکاردێنی یاسایەکی داوە کە شوودە وە لە ئینفینیتیڤەکەیەوە تا کۆتایی دەینووسینەوە you should call the police پێویستە تەلەفۆن بۆ پۆلیس بکەیت سێمیان your small sister is very tired خوشکە بچووکەکەت زۆر ماندوویە give her some advice هەندێک ڕێنمایی بکە use have to یاسای have to بەکاربێنە لێرە هیچ ئینفینیتیڤێکی نەداوە بۆ ئەوەی ڕێنمایی پێ بکەین تەنها یاسایەکی داوە بۆ خۆمان پێویستە ئینفینیتیڤێکی گونجاو زیاد بکەین you have to پێویستە تۆ دەتوانین بڵێین sleep بخەوی لەبەرەوەی very tired زۆر ماندوویە دەشتین بڵێین you have to take a rest تۆ پێویستە پشوو بدەیت چوارەمیان it is very cold outside دەرەوە زۆر ساردە advise your little brother ڕێنمایی برا بچووکەکەت بکە you stay outside بڵێ لە دەرەوە بمێنەوە and should و یاسای should بەکاربێنە لەبەرەوەی
cold outside دەرەوە ساردە و ئینفینیتیڤەکەش دەڵێ لە دەرەوە بمێنەوە پێچەوانەیەکترن بۆیە پێویستە پێ بڵین ئەو کارە مەکە تەنها شودی داوە بۆ خۆمان پێویستە نۆتی بۆ زیاد بکەین دەڵێن سەبجەکتەکە دەنووسینەوە you shouldn't ئەتۆ نابێت stay outside لە دەرەوە بمێنیەوە نمونەی پێنجەم advise Jane ڕێنمایی Jane بکە not to revise all the time کە هەموو کاتێک پێداچوونەوە نەکات use have to دووبارە داوای کردووە have to بەکاربێنین لێر لە ناو کاوەندایکی ئینفینیتیڤێک نەدراوە ئەگەر تەماشا بکەین لە پرسیارەکەدا ئینفینیتیڤی داوە revise all the time و بە هەمان شێوە نۆتیشی داوە داوای کردووە کە پێ بڵین ئەو کارە نەکات بۆیە دەڵێن سەبجەکتەکە دەنووسینەوە you don't have to ئەتۆ پێویست ناکات revise all the time ئینفینیتیڤەکەش تا کۆتایی دەنووسینەوە کە هەموو کاتێک پێداچوونەوە بکەین نمونەی شەشەمیان ئاسۆ watches TV too much ئاسۆ زۆر سەیری تەلەڤیزیۆن دەکات give him instruction ڕێنمایی بکە using بە بەکارهێنانی had better باشتر وایە لێرە تەنها یاسایەکەی داوە لە کۆتاییدا کە had better و ئینفینیتیڤەکە لە ناوکەوانیدا دراوە لە پرسیارەکەدا دراوە عەفوو watches TV too much و ئەوەش ناریتێکی باش نییە بۆیە پێویستە شێوازەنەرەیەکە بەکاربێنین you had better not باشتر وایە کە ئەتۆ watch TV too much زۆر سەیری تەلەڤیزیۆن نەکەی نمونەی ئەوتەمیان I have a difficult exam tomorrow بەیانی تاقیکردنەوەیەکی گرانم هەیە study hard بە جددی سەعی بکە لێرەدا ئینفینیتیڤی داوە لەگەڵ تەواو کرد use the correct form to make an advice شێوازێکی ڕاست بەکاربێنە بۆی ڕێنمایی بکەیت بە هەمان شێوە سەبجەکتەکە دەنووسینەوە you هیچ یاسایەکی نەدا بۆیە دەتوانین بڵین have to need to should ought to had better هەرێک لەوانە بەکاربێنی یاساییە و بە دوایەوەشدا ئینفینیتیڤەکە تا کۆتایی دەنووسینەوە you need to study hard پێویستە تۆ بە جددی سەعی بکەیت هەر لەگەڵ ئەو بابەتەی کەمان هەیە کە تێکەڵاو کراوە students book page 4 دەبی خوێن کار لاپەڕە 4 بابەتەکەشەوەی series of instructions or sequence زنجیرەی بە دوای یەکدا هاتنی ڕێنماییەکان یان sequence زنجیرەی ڕووداوەکان ئەو دەستەواژانە بەکاردێنین بۆ چەند ڕووداوێک بە دوای یەکدا بنووسین یان چەند ڕێنماییەک بکەین First of all لە سەرەتادا کە پێویستە هەموو کاتێکی first of all لە سەرەتادا بنووسرێ و ڕووداوی یەکەمی بە دوادا بێ یان ڕێنمایی یەکەمی بە دوادا بێ then پاشان after that دوای ئەوە next دواتر following that دوای ئەوە finally لە کۆتاییداوە پێویستە finally هەموو کاتێکی لە کۆتایی بنووسرێ و ڕووداوی کۆتایی یان ڕێنمایی کۆتایی بە دوادا بێ وشەکانی کە then after that next following that دەکرێت شوێنەکانیان لەگەڵ یەکتر کۆڕێت ئاساییە وەکو نمونەیە rearrange the following sentences ئەو ڕستانەی خوارە ڕێک بخەوە to show series of instruction بۆی زنجیرەی ڕێنماییەکان پێشام بدەی یان to show sequence بۆی بە دوای یەکداهاتن پێشام بدەی use ئەوانە بەکاربێنە first after that then finally following that لێرە دەبین کە ئەو دەستەواژانە بە شێوەیەکی ناڕێک نووسراون وامە پێویستە یەکەم جارەوانە ڕێک بخەینەوە بە شێوازی ڕێکخستنی سەرەوەیان کە تەنها زمانەوە گرنگە first of all لە سەرەتادا بێ و finally لە کۆتاییدا بێ پاشانیش زنجیرە ڕووداوەکان ڕێک بخەین goes through the security to the departure launch ئەو باسی زنجیرەی کارەکانی ڕۆیشتن بۆ فڕۆکەخانە و ڕۆیشتن بۆ وڵاتی تر دەکات go through security to the departure launch check in your luggage and get your boarding pass show your passport and hand in the landing card at immigration in New York pick up your luggage and go through the customs fill in a landing card before your plane lands
show your passport and boarding pass at passport control. ئەگەر ئەوانە ڕیز بکەین بە بەکارهێنانی و دەستەواشانەی سەرەوە بەو شێوەی خوارەوە ریزیان دەکەین. یەکەم جار دەستەواژەکان دەنووسین first سەرەتا then پاشان after that next following that finally. وجار ڕووداوەکان یان زنجیرەی ڕێنماییەکان دەتوانین دەستەواژەکانی ڕێنماییکردن have to should need to must should ought to بەکاربێنین و دەتوانین بەکاریان نێنین. First, you have to check in your luggage and get your boarding pass. پێویستە کەلوپەلەکان بپشکنی و بلیتی سواربوونی فڕۆکە وەربگری. Then پاشان you should show your passport and boarding pass at passport control. پێویستە پاسپۆرتەکەت پێشان بدەی و بلیتی سواربوونی فڕۆکەش پێشان بدەی لە بەشی کۆنتڕۆڵکردنی پاسپۆرت. After that, دوایەوە you need to go through security. پێویستە بە نایزەکانی ئاسایشدا بڕۆی to the departure lounge بۆ بەشی جیابوونەوە. Next, دواتر you must fill a landing card. پێویستە کارتێکی نیشتنەوە پڕ بکەیەوە before your plane lands. پێشەوەی فڕۆکەکەت نیشێتەوە. Following that, دوایەوە you should show your passport and hand in the landing card. پێویستە پاسپۆرتەکەت جارێکتر پێشان بدەیەوە کارتی نیشتنەوە تەسلیم بکەیەوە at immigration لە بەشی کۆچبەرانی نیویۆرک لە نیویۆرک. Finally, لە کۆتاییدا you ought to pick up your luggage. پێویستە کەلوپەلەکانت هەڵبگریەوە and go through the customs و بەناو پۆلیسەکانی سنووردا بڕۆین. بەو شێوەیە ڕووداوەکان یان زنجیرەی ڕێنماییەکانمان ڕیزکردەوە لە دوای دەستەواژەکانی ڕیزکردن.